ماوەی حەوت ڕۆژ و حەوت شەوە دەربەندیخانەکان لەسەر شەقا من داواکاریەکانیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە باشکردنی کارەبا و چاکردنی پرۆژەی ئاوی شارەکەیان و ڕێگاوبانی سنوورەکە دەبینێتەوە. وەک خۆشیان دەڵێن تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان لە ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان نەهاتوون بەدەم داواکاریەکانیانەوە. دەڵێن تا ئەو کاتەی بەڵێنێکی کۆنکرێتیمان پێ دەدرێت لە ئاستی باڵای حکوومەتی هەرێم بەردەوام دەبینە سەر شەقام و ئێرە چۆڵ ناکەین. ئێوە لەگەڵمان بن گوێ لە ڕاو داواکاری هاوڵاتیانی دەربەندیخان وەردەگرین کە ماوەی حەوت شەو و حەوت ڕۆژە چادریان هەڵدا و لەسەر شەقام دەمێننەوە. ئەوە ئەم دەربەندیخانە هەر ئاوا پشتیوە خراوە و یارمەتیمان نادەن و ئاوڕمان لێ ناخۆن و نەجاتەمان هەیە نە ئاومان پاکە هەرچی زێرابی سلێمانی و هەڵەبجە و سەیسایەقە تێتە بەحرەکەمان و با ئەوەی مافی سەرەتایی مرۆڤە لەم شارەدانیە نەک لەم شارە لە هەرێمی کوردستانە بەعام هیچ شتێکیتیانە. ئەوە 35 ساڵە ئێمە ژەهرە خۆینەوە ئاوی سیروان ژەهراویە و چووەتە گەرومانەوە. کاکە ئاوڕێکی لە دەربەندیخان بنەوە معقولە لە بینی 200 ئاوی پیس بخۆیتەوە؟ معقولە کارەبا دروستکەی کارەبا نەدەنێ وەکو پێویست؟ وەڵڵی خەم و ئازارەکەی دەربەندیخانم ئەوە من تەمەنم تاو بۆ چووەتە 70 قسوور. ئەوە ئەم دەربەندیخانە هەر ئاوا پشتیوە خراوە و یارمەتیمان نادەن و ئاوڕمان لێ ناخۆن و نەجاتەمان هەیە نە ئاومان پاکە هەرچی زێرابی سلێمانی و هەڵەبجە و سەیسایەقە تێتە بەحرەکەمان و بۆ ئێمەی سەرفەکەین بەڵامەکو ئێمە لە بازاریش ئاوەکڕین ئەچین لە دەرەدۆین ئاودێنین بە ذاتی خوا خێرخوا بمان دێنێ بیخۆینەوە. شیوای خواردنەوە نییە ئەو ئاوە ڕزات ژیانی هەموو من خۆم لەوانەیە ئیسە بڵێم لەم مایکی تۆ بڵێم 50 ئاوی کیمیایم تێکراوە 50 بتڵ لە هیوا بە ذاتی خوا هەمووی نەخۆشیە ئەم دەربەندیخانەوە ئاوە. من نازانم لە شووە دەست پێ بکەم باسی ئاو بکەم باسی کارەبا بکەم باسی ڕێگاوبام بکەم باسی کەتی تەندروستی بکەم باسی کەتی پەروەردە بکەم با ئەوەی مافی سەرەتایی مرۆڤە لەم شارەدانیە نەک لەم شارە لە هەرێمی کوردستانە بەعام هیچ شتێکیتیانە. ئەوە 35 ساڵە ئێمە ژەهرە خۆینەوە ئاوی سیروان ژەهراویە و چووەتە گەرومانەوە. لە سا 35 تووشی نەخۆشی سەرەتان بووە لەم شارە لە سا 35 ئاگای لە خۆی نییە توش بووە و پێی نازانێ. یعنی نازانم باز لە چی بکەم ئەمە نەکەم و کوڕی هەیە لە ژیانێکین نازانین دەست بۆ کوێ بەرین. سکمان برسیە پشتمان سەرمایەتی سکمان خۆڕێتە لە برسا پشتمان سەرمایەتی لە بێنەوتیە. تا ئێستا حەو ڕۆژە ئێمە وەکو هاوڵاتیانی شاری دەربەندیخان دانیشتوین لەم ساحەیە بە گەورە و بچووک و پیر و منداڵ و ژنەوە هاوارەکەین ئەڵێن حکومەت وەرن ئاوڕێکمان لێ بدەنەوە. کاکە زەرمەندی یەکەم منم لەم شارە کە خێزانم 8 ساڵە تووشی سەرەتان بووە. بەهۆی چیوە؟ بەهۆی ئەو ئاوە پیسەوە کە هەمووی زێرابی سلێمانی و سەرەوەی دەربەندیخانیەتە ناوی. کاکە خێرمان پێ ناکەن هەمووی مڵکی ئەم وڵاتەی ئەیفرۆشتنەوەیکەن بە پارە بۆ خۆتان. کاکە ئاوڕێکی لە دەربەندیخان بنەوە معقولە لە بینی 200 ئاوی پیس بخۆیتەوە؟ معقولە کارەبا دروستکەی کارەبا نەدەنێ وەکو پێویست؟